کێشە سیاسیەکانی نێوان وڵاتانی دراوسێ بە تایبەتی گەماروی ئابووری ئەمریکا بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران ڕۆژ بە ڕۆژ دراوی ئەو وڵاتە لە بەرامبەر دۆلاری ئەمریکی بەهاکەی لێدەست دەدات جگە لە تومەنی ئێرانی هەروەها لیرەی تورکی لە چەڕۆژی ڕابردوو دیناری عێراقی لە بەرامبەر دۆلاری ئەمریکی ڕووی لە دابەزین کرد لەو بارەیەوە کاسبکاران و شارەزایان لە بۆرسەی کوردستان لە هەولێر پێیان وایە دابەزینی دراوی وڵاتانی دراوسێ و دیناری عێراقی کاریگەری لەسەر جمجۆڵی بازرگانی و نرخی کەلوپەل و خواردەمەنی دروست کردووە. کاریگەریشی زۆری ڕۆژانە خەرک ئەو عملانەی هەیە دەکڕی و زەرەر دەکا بەس لە هەما کاتش زۆر کەسش ئیسفادە دەکە مەقسەدم هاوڵاتی موادی لە وڵاتان دێنی لە تورکیا دێ لە ئێران دێ موادیان دابەزیە لۆ نمونە کۆمبار لە ئێران دێ دابەزیە جلوبەرێک لە تورکیا دێ دابەزیە هاوڵاتی لەو ناحەیە قانجاز دەکا بەس ئەوەیشی ئەو دراوی ئەو دەوڵەتان دەکا بەر ڕێژەشی زۆر زەرمەند بووە. شارەزایان و ئابووریناسان پێیان وایە گۆڕانکاری لە بەهای دراوی وڵاتان ئاساییە و ڕۆژانە بەرزی و نزمی بەخۆیەوە دەبینێ کەچی ئەوەی بە نائاسایی دەبینن دابەزینی تومەنی ئیرانیە لە بەرامبەر دۆلاری ئەمریکی کە هەرگیز چاوەڕوانکراو نەبووە بگاتە و ئاستە. کاریگەریشی ڕاستەوخۆیە لەبەر ئەوەی هەرچەندە بەهای لیرەی تورکی و تومەنی ئێرانی بەرامبەر بە دۆلار دابەزێ ئەوەندە نرخی کاڵا و کەلوپەلانەی کە هاوردە دەکرێن لەبەر ئەمە دەوڵەتێکی هاوردەکاری نەک بەرهەمێنەر زۆربەی کالا و کەلوپەلەکان لە دەرەوە دێنین ئەوە نرخەکانی هەرزانتر دەوەسێ و بەردەوام ینی ئەگەر لە ناو خۆی ئەو وڵاتانە گران نەکرێ ئەوە بەردەوام هەرزانتر دەبێتن بەڵام زۆر جاریشەیە لەوێ گران دەکرێت بەڵام ئەوانش بە شێوەیەکی بەرچاوگرانی ناکەن لەبەرەوەی لە دەسەڵاتی خۆیان و لە سیاسەتی خۆیان دەترسێن. هاوڵاتیان و شارەزایانی بواری ئابووری لە بەرامبەر ناسەقامگیری دراوی عێراقی و دۆلار و دراوی وڵاتانی دراوسێ داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنی پەیوەنددار دەکەن ڕێگا نەدرێ کاریگەری ناسەقامگیری دراوەکان زیان بە کاسبکاران و موچەخۆران بگەێنێت بە تایبەتی لەم بارودۆخی ئێستا لە هەر گۆڕانکاریەک ڕاستەخۆ کاریگەریەکان دەردەکەوێت. تا عەبدوڵەگەری کوردستان هەولێر.